يفرش مختصر أنا بس تعفرت. ئێوەڕێکی گەلاوێژ چاو گیان لەسەر دەستی تین و بە ئاوزاودی لە دەشتی شاورەکەی حاوجی قاودری کۆییەوە هێدی هێدی هەنگاوەکانیان بە بڕشت هەڵدەگرن، سنوور و پێدەشت و تیاوکەن دەبڕن. ئەو تیاویانەی لە زۆر لە مێژەوە هەنگاوەکانی ئێوە و ئەوەن هەموو جەنگاوەراونی خۆرەتاوی لەسەر سینگی بەجێماوە. ئەو دەشتاونەی چەندین بەهاورە خوێنی شەهیداونی دموکرات ڕەنگی سووری گوڵاوڵە سوورەیانە، ئاشتی ئازادی و سەربەستی هیواویانە. سەردەمێکە لە ئاومێزی دایکی هەمووان دموکرات گیرساونەوە و بیر و ئەندێشەی دوکتۆر قاسملو چرا و ڕێگای ژیاونیاونە. تفەنگی دەست و بەرجی پێشمەرگە تەنیا و ساڵماونی دنیاویانە. بڕوای پتە و بەو ڕێباوزە ماویەی شاوناوزی و سەربەرزیاونە. ئەوان دەڕۆن یاودەوەری ژیاون و خەباوتی نەپساوە تۆماور بکەن، داوستاونەکەونی نەبەردی لە داو هاوتویەکی نیزیکدا و بۆ گشتی هاون لە چاو بدەن. 25 گەلاوێژیش یاودی لە داویکبوونی دایکی یەکەمی گشتماون لە زێدی خۆیان پیرۆز بکەن. ئێوەی تاومەزرۆی ئازادی تاوسەباوری دیتنەوەی جاورێکی تر هاو سەنگەراون و هاوڕێیان بوون بە ئەستێرەی پڕشنگ ڕێژی ڕێژ قەباوت و گیاونی خۆتان بوو بە مەشخەڵی پیرۆزی 25 گەلاوێژ. ئێستاوکە ئێوە ڕۆیشتون بۆ دیتنی پێغەمبەری ئاشتی و ئازادی، بۆ دیتنی دکتۆر قاسملووی نەمر و شەڕەفکەندی. پێیان بڵێن نەوەکاونی دموکرات ساودق و ساودقاونە درێژە دەری ڕێگاوتانن، ڕێڕەوەنتەن لە گەشتی هاون بەرز ڕاودەگرن یاو دەکەن تاون. من دڵنیاوم لە دواوین ساوتەکاونی هەڵمژینی هەناوسەکاونی زێدی لە داویک بوون تاون و دیتنی دواوین دیمەنی دەڤەرە تاوسە بەرەکەی فەیزوڵڵا و بەجی ئێوە تەنها و نیگەراونی لە زەوی کەوتنی چەکتان بوون. من دڵنیاوم تاو دواوین ترپەکاونی لێداونی دڵتاون دەست و مەچەکتاون هەڵقاوێزی تفەنگتاون بووە، سینگی پڕهیوا و ئاورەزووتان دواوین مەنزڵگەی تفەنگی بەرگریتان بووە. ئێوە ئێستا و ئەستێرەن و زیاوتر لە هەر کاوت چاوتەن لە ئاوزاورەکاونی کوردستانە. هەتاون و هەموو سێبەرێکی تاورماوی لەناو دەبن. خاوکن و هەڵگری هەموو ڕاوزەکاونی داویک ماورن. شەپۆلێکن سۆز داور و بەخشندە هەموو ڕاوزەکاونی خۆشەویستی بۆ ئاشتی و ئازادی، بۆ سەربەرزی و سەرفەراوزی، بۆ سەرکەوتن تاو نەسرەوتن، بۆ دموکرات بە هەموو ئێمە دەناوسێنن. چیتر هاوڕێکانتان گوێ هەڵخست و نین تاو لە شەوێکی ئەم وەرزەدا و لە دەرگای دیوەکەیان بدەن و بەتاوسەوە جاورێکی تر جەستەی مەند و نەناوساونەی یەکدی لە ئاومێزگرن. چاوە گەشەکاونی ئازادی ناومێدن و هیوا و براو، چاوە گەشەکاونی ئازادی
ناو ئومێدن و هیوا بڕاو بۆ دیتنەوەی جاورێکی دیکەی مامۆستا و یەککە بۆ دیتنەوەی مامۆستا و یەککە پێنووسەکەی لێزمە باوراونی زاونس بوو پەراوەکەی دەریای فێرکاوری و فێربوون بوو ئێمە دەزانین ئازیزەن ئێمە دەزانین ئازیزەن ڕۆحی پاوکی گشتاون جەوهەری خۆشەویستی و ئازادی بوو ئێمە دەزانین ئازیزەن ڕۆحی پاوکی گشتاون جەوهەری خۆشەویستی و ئازادی بوو ئەمێ ساوکە قاومەتی بەرزی هەموو تاون ئەمێ ساوکە قاومەتی بەرزی هەموو تاون بەشکۆیەکی چیاویەوە و لە دڵی تەکتەکی ئێمە ڕێ بواوراونی 64 خەباوت وەستاوە لە دڵی تەکتەکی ئێمە ڕێ بواوراونی 64 خەباوت وەستاوە. Dear friends, Happy New Year. I congratulate this traditional peace هاوڕێیانی خۆشەویست ساڵی تازتان پیرۆز بێت ئەو ساڵە بەقەد سنەتیە پیرۆزبایی یەکەم لە ستافی ئینتیوی و هەموو بینەرەکانیان هیوایە ئەوەیە کە لە ساڵی داهاتووە بە ئازادی و دموکراسی بکەن.